بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە بنکە سەربازیەکانی ئەمریکا دەکەین لە خۆرهەڵاتی ناوەڕاست بزانین چەند سەربازی لێرە هەیە لە چەند وڵاتێتی و چەند بنکەی هەیە. ئەمە با بڵێن نەخشەی عراق و دراوسەکانی عراقە بێگومان لە عراق ئەمریکا سێ بنکەی سەربازی هەیە، لە تورکیا دوانی هەیە، لە سووریا دانەیەکی هەیە، لە ئوردن دانەیەکی هەیە، لە میسر دانەیەکی هەیە، لە سعودیە دوانی هەیە، لە بەحرین و قەتەر یەک بنکەی سەربازی هەیە، لە ئیمارات دوان و لە عومانیش یەک بنکەی سەربازی هەیە. باش بنکە سەربازەکانی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەم شێوازە: کویت 13500 سەربازی لێیە، لە قەتەر 13000 سەربازی لێیە، لە بەحرین 8000، لە ئیمارات 5000 سەربازی لێیە. یینە سەر سعودیە و عراق. لە سعودیە 2700 سەربازی لێیە، لە عراق 2500 سەربازی لێیە. بیرم چوو لە نەخشەکە ئاماژەی پێ بکەم کە لە عراقیش بنکەی سەربازی هەیە. تورکیا 1700 سەربازی هەیە، لە سووریاش 900 سەربازی هەیە کە یەک بنکەی لێیە. لە میسر کە بنکەیەکی لێبوو 600، لە عومان 600، لە ئوردنیش کە یەک بنکەی لێبوو 350 سەربازی هەیە. بە شێوازێکی گشتی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست 40 بۆ 50,000 سەربازی لەو وڵاتانەدا هەیە کە لە عێراق و چواردەوری عێراقن. ئەمەی کە باسمان کرد بە ژمارەی ئەم جارەمان.